سڵاو یەکێک لەو شانازەی کە ساڵانێکی زۆرە بووە بە کللتوریشمان ئەو شانازیە بوو کە بەهێزی پەیوەندی کۆمەڵایەتیمان بوو لە ڕووی خێزانیەوە. ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان دەستمان شتوێت لەوەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە دەرەوەی خێزان وەکو پێویست نەماوە بە بیانووی بەجیهانی بوونمان و بە بیانووی تەکنەلۆجیا. هەڵبەتە قسە و باسمانە بێت لە بەرنامەکانی ئایندا لەسەر و بابەتەش. بەڵام قسەکە ئەوەیە کە ڕەنگە خەوی هەموو کوڕ و کچێک لە ڕابردووە بۆ پێکەوە نانی ژیانی هاوسەرگیری بەشێکی خەوە گەورەکەیان ئەو بێت ئەو سەردەمەی ئەگەنە ئەوەی گۆچان بەکاربێنن لە بری ئەم گۆچانە دەستیان لەسەر شانوملی نەوەکان و کوڕ و کچەکانیان بێت. بەڵام بەداخەوە کە ئەڵێم بەداخەوە مەبەستم هەیە بەشێکی زۆری پیرەپیا و پیرەژنەکانی کورد ئێستا ئەگەر لە ماڵی خۆشیان نابن بە تەنیاژی. تەنیاژیان بریتی نییە لەوەی کە کۆمەڵێک کەس نەبێت لە دەوران. تەنیاژیان بریتە لەوەی کە بە قسەی بەشێک زۆر لەو پیرەژن و پیرەپیاوانی کە پەیوەندیان بەمنەوە کردووە ئەو فەرامۆشکردنەیە کە بۆ زۆربەی شوێنەکانی ژیان ئەمانیتیانی. بۆم گرنگ بوو دووەم بەرنامەی دەروون و دیاردا لەسەر ئەم بابەتە بکەین بەڵکو بتوانین هەنگاوێک بین بۆ گێڕانەوەی ئەو شکۆیی کە بەشێک بوو لە کللتوری نەتەوەیمان. وەگوتم ئەمە گۆچانی یەکێکە لەو پیرە پیاوانەی کە هەڵبەتە وەکو وەصفی مرۆڤی ئەڵێن پیرە پیاو ئەگەرنا ڕەنگە وەکوی کە پێشتر قسەمان کرد زۆر بە ژیانێکی قۆڵۆژیان بکات. ئەم بەرنمەیە بە میوانناری خاوەنی ئەم گۆچانەکە ئێستایەمە خزمەتی و بانگەکەن کاک محەممەد سعید سلێمان یەکێکە لەو بەڕێزانەی شەرەفمەندانە و بەو پەڕی عیشقەوە بەشداری لەم بەرنمەیە کات و ئەو چیرۆکانی ژیانیمان بۆ ژێڕێتەوە کە ئێستا لە دوور لە ماڵ و مناڵی خۆی ژیان بەسەرەبە. و هەروەها توێژەرێکی کۆمەڵایەتی بەڕێز سعید محەممەدەمین ئەویش وەکو توێژەرێک لەگەڵمانایە و ئەم بابەتە کەم تا زۆر لە ناو گەنجەکانیشە و لە ناو هوەری مۆدرن و هوەری ئێستاە بۆتە باس. هوەرمەند هەڵوێز محەممەدمان لەگەڵایە کە لە شاری سلەیمانیەوە لە ماوەی ڕابردووە ڤیددیۆکلیپێکی دروست کرد لەسەر ئەم دیاردە و لەسەر ئەم بابەتە چەند خولەکێک لەگەڵمانابێت بە خۆشحاڵیەوە. با ئێستا من بە گرنگ جێزانم کە هەمومان بۆ خۆشەویستی کە کاک محەممەد سعید لە دەستیەوە ئێمە ببین بە خۆشەویستێک و باوەشێک و پێشوازی لێ بکەین. فەرموو کاک محەممەد منیش نیەم چکە گۆچانەکەم لێ سەریت. زەکەی هەرز باش نەخۆبکەوێ دەجی باش. کاک محەممەد دووبارە بەخێر بیت. خۆش بسپاس دەکەم. دڵخۆشە کردم کە بەشداری بەرنمەکەم بوویت بۆی کە نازام لە پێشێکێکا بە دڵنیایی و گوێت لێبوو بۆی کە یەکێک لەو شانازەینی وەکو میلەتی کورتەمان بوو بوونی ئەو پەیوەندی کۆمەڵایەتێت و تۆڵە بوو بەڵام بەداخەوە خەریکە ئەویش بەرەو ئەو جۆرە ئەچێت کە ویستی کەسمان. جەنابیشە بەخێر بێت. زۆر سپاس. هەڵبەتە کۆمەڵێک لە هاوڕیانی کاک محەممەد لێرە ئامادەبوونیانەیە هیوادارم ئێوەش قسەی خۆتان هەبێت. ینی شتێک زۆر سەرنجێڕاکێشام بۆم گرنگە باسی کەم یەکێک لەو خانمانەی کە لێرەن و لە با بڵین لە خەڵوەتگەی پیری ژیان بەسەرەبن خۆی ئێستا لە خەڵوەتگەی پیریە بەهۆی فەرامۆشکردنی مناڵەکانیەوە بەڵام ئەوەندە مناڵەکانی لا گرنگە حەزی نەکرد دەموچاوی دەرکەوێت. جەنابیشێ بەخێر بێ هیوادارین ڕۆژە لە ڕۆژان خۆشەویستیەک ئەو ماسکە لەسەر دەموچاوی تۆ لابات ئازێتە کێشە. کاک محەممەد ڤیددیۆیەکمان ئامادە کردووە لەسەر جەنابەت با بینەری ڤیددیۆکە بین ئەو کاتە دەسەکەین بە قسە و باس.
محمد سعيدة 14 ساڵە لەم خانێ بەسەڵات چوانم ئیتر لێرە ژیانەکەم لێرە دەسوورەی لە هەشتاکان زێڕەنگر بووم دوای بەهۆی ئەسکەریەوە فراریەوە دوکانم فرۆشت خێزاندار بووم زیاد بووینەوە ئیتر ژیانەکەم ئاوا دەسوورەی دووبارە بە خێربەی هەڵبەتە ئێمە ینی نامانەوێت ئەو جێگەیانی کە بۆ ئەم پیاوە بەڕێزانە دروست کراوە ینی بابەتێکی جیهانیە نامانوێت بە جۆرێک لە جۆرەکان کەمی بکەینەوە ڕەنگە زەڕوریەت بێ ڕەنگە هەندێک جار ئەو پیا و ژنە بەڕێزانی کە لەوێن ئیتر واقعی ژیانیان هەر ئەوە بێ هەر ئەویان هەبێت بەڵام بەنسبەت وەکو سەرەتای بەرنامەکە باسم کرد بەنسبەت ئەوەی کە ئێمە یەک بوو لەو کللتورانی کە زۆر شانازیمان پێوە کرد نەگەوەی کە کەس و کار و دایک و باوکی خۆمان ینی شانازیمان بۆ کرد کە لە هەندێک لە شارەکانی کوردستانە هۆتێلیش نەبووە بەڕاستی لەبەرەوەی ئەوەندە میوان دۆست و ئەوەندە خەڵک پەروەەر بووە چۆن وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی لەسەر ئەم بابەتەی وەکو سەرەتای قسەم بوو بەڵێ دەستەکان خۆشوی سپاس بۆ دەرفەتەوە بەڕاستی بەرنمەیەکی زۆر گرنگە چونکە ئێمە وای لێ دێت ئیتیجاهی خۆمان بگەڕێن و ناو خێزانەکان چونکە ئێمە ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگامان لە خەتەرەوە یەکێک لە گرنگترین بابەتەکانی ئاسایشی نیشتیمانیش ئاسایشی کۆمەڵایەتیە خێزان یەکەم دامەزراوەی تاکە بۆ پەروەردەکردن و پێگەاندنی هەست و سۆز و پێداویستیەکانی ڕۆحی و نەفسی و خۆشەویستی ئینسان لە خێزانەوە بابرێن وەرەگری اینجا لە هەر تەمەنێکبی بە پێی هەموو تەنانەت ئێمە ئەگەر بە پێگەیشتویان قۆناغی گەنجی حساب بکرێن ئێمەش پێویستمان پێ منداڵیش پێویستی پێ و بە ساڵاتوانیش پێویست پێ وەکو دامەزراوە بوونی ئەو دامەزراوانە پێویستێکی زۆر بابرێن حتمیە پێویستە کۆمەڵگاکان هەیە بی چونکە کۆمەڵە کەیس هەیە هەر کەسی نییە ینی پێویستە لەوێت چاودێری بکرێت بەڵام وەگەوەی گوترێت باسی کاڵبوونەوەی پەیوەندی و هەست و سۆزتکرد ناو خێزانەکان ئێمە گەرمەجابی بەوردی باسیێوانەکەین ئێمە کێشە و گرفت و کەیسی زۆرمان هەیە تەنانەت خێزانە هاوسەرەکان لەگەڵ یەکدی لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ دایک و باوکان بەڕاستی پەیوەندەکان بەرەو کاڵبوونەوە چونەمەش خەتەرێکی گەورەیە بەوەی کە تاکان پەرتەوازە بن دوجار باشە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستیەوە با ئێمە با بڵین سەرچاوی دروستکردنی بەرنمەکەمان ینی سەرچاوێکی سۆزداریمان هەیە کە پێمان ئاسایی نییە ڕەنگە باوکی تۆ باوکی من ئاسایی بێت بنمونە باسی بکەین کە لە هەر جێگەیەکی تر بێ بەڵام تۆزێک ڕەنگە ئاسایی نەبێ بەلامانەوە بڵین لە خەڵۆتگەی پیری قسەکەی من ئەمەنیە قسەکەی من ئەوەیە لە ڕووی زانستیشەوە بەقەت ئەو دیوە سۆزداری کە ئێمە بەرنامەمان لەسەر دروست کردووە ینی مەترسی هەیە بە ڕووی زانستیەوە کاتێک مرۆڤەکان بەڕاستی لە ڕووی هەست و سۆزەوە بۆشاییان بۆ دروستەبی ئەمە سەرێکێشی بۆ کۆمەڵێک ڕەفتاری دیکە وەکو تاویز وەکەوەی کە پێویستە پڕی کاتەوە هەندێک جار کەسی دیکە دێن ئەو فەراغە پڕکاتەوەمە دووچاری ڕێی دیکەیە کات با بڵێن و هەندێک جار ئەگاتە حەدی هەندێک حاڵەتی دیکەی وەکو زۆر جار خۆکوشتنەوەوانەشی لێکەویتەوە واتە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەکادمیەوە تا ئەو شوێنە نۆرمالە ئەگەر بێت و ئێمە دیراسی بابەتەکە بکەین بڵین کۆمەلگا ژمارەیەکی زۆری دانیشتوانمان هەیە ئاساییەک چەند نمونێک وەکو حاڵەت چونکە حاڵەتی تەنانەت فڕێدانی منداڵیش هەیە هەر بە ساڵات وەکو باسمان کرد کە ئەبێتە دیاردەمە بەڕاستی مەترس وەکو باسمان کرد ینی من بە دوواداچوونی زۆرم بۆم دیاردەیە کرد ینی بەشێکی زۆر لەو پیرە پیا و پیرەژنانی کە ئێستا لە ماڵەوەن و وەزیفەی دایکایەتی و باوکایەتیان هەیە یعنی ئەڵێ لە ناو خێزانەکانمانە هەست بە تەنیاییەک بەڵێ بۆ هەندێک شوێنمان نابن چوزانم وەکو پێویست نییە و ناشکوریش نەبێ بەڕێگەر ئەم لایەنە سۆزداری جەنابەت باسکردن نەبێت ڕەنگە ژمارەکە ئەگەر ئێستا 80 کەسمان هەبی بۆ نمونە لە هەولێر ببێتە 800 کەس یان بێتە 8000 چونکە هەندێک پەردەپۆش و بابەتی عیبە و نەریت ڕێناداگەرنە بەڕاستی ئەو تۆڵێکی بەڵێ بێگومان من ئەوە دڵنیام ئەو بابەتە عیبێ لابدا ئێستا ژماری بە ساڵاتوان لە خەڵۆدگەکان ئەگاتە سەروی هەزاران کەس باش کاک محەممەدجان با من هیچ نەڵم تۆیەکێکی لەو پیاوە قسە زانانی کە لە ڕابردوو شاکە بەرنمەیەکمان دروست کرد جەنابە قسە بۆ کردی بێ ئەوەی من دەست پێ بکەم بێ ئەوەی من پرسیارە لێ بکەم تۆ خۆت ئەتوێ بڵێ چی والله برێ بچی یعنی ئێستا وای لێ هاتووە
ڕەحم نەماوە هەیە شخص هەیە دایکی خۆی دەین تا خانەی بەسەڵات چوان باوکی خۆی دەینی ئەو باوکە ئەو دایکە ئەم کوڕی بەخێو کردووە سیرەی ڕەحم نەماوە یعنی ڕجا لە برادران دەکەم کەس داخوبابی خۆی فرێنەدا خانەی بەسەڵات چوان من ئێستا بەنسبەت خۆم 14 ساڵە لەو خانەی بەسەڵات چوانم بە ئارەزوی خۆم چوم نەک بڵێ مشکلەم هەبی یان شتێکم کردبی بە ئارەزوی خۆم چوومەوێ لەوێ ژیان خۆشترە بێمنەترە بێمنەتر مەبەستە بێمنەتر چی یعنی بێمنەتە یعنی وەکو ماڵی خۆمە ئێستا کاتی خۆی نووسرا بوو خانەی بەسەڵات چوان ئێستا بوویتە ماڵی بەسەڵات چوان وەکو ماڵی خۆمە ئێستا لەخوا بە زیاد بێ لە پاو پاگژی لە خواردەمەنی لە دلوبەرێک لە چیتان کەمە لەوێ لە هیچ ماکەم نییە ئەوەی لەسەر خۆبی ئەڵم لە چیتان کەمە مەبەستێکمە بوو ینی مەبەستم ئەوە نییە دەستخۆشی بۆ لایانی پەیوەندیدار کە بەو جۆرە باسی ماڵی بە ساڵات جوانەکەی بەڵام کە ئەڵم لە چیتان کەمە لە خۆشەویستیتان کەم نییە نەخێر با داکو باوک ئەوەی داکو باوکی هەبێ ئەوەی کەمە ینی حەز دەکات گاتە دایک و باوکی ینی هەست دەکرێت گەر لە ناو ماڵی بایم کەسێک هەبوو منەتێت لەسەر بکات منەت بارە بووی وتە شوێنەکە منەت بێمنەتە بێمنەتە لەبەر چی هەستەکە ئەگەر لەگەر نزیکەکانت بی منداڵە خێزانە هەر کەسێکە برایە خوشکە هەنێستەکەی منەت بارە بووی ئەنی گەیشتە کۆمەلگایمە گەیشتەوە حەدەیکە بێڕحمی و هاوسۆزیەوەندە کەم بیاز بکەی منەت ینی کەسێک منەت دەبی هەست بە منەت بکەی لە ماڵی خۆت تا مەبەستی ئەوەیە طبعا ماڵی خۆت فەرقی هەیە لەگەڵ خانەی بەسەڵات چوان ماڵی خۆت ئێستا تۆ لە ماڵی خۆتی ئازادی هەچی بکەیت لەوێ لەو خۆت ئەگە مشکلت نەبێ بەس هەیە ینی مشکلەی زانە چی هەیە مشکلەم نییە من ئێستا کە چوم بۆ خانەی بەسەڵات چوان هیچ بە ئارەزوی مەبەستی ئەم مەبەستی کاک محەممەدەوەیە کە ئەم کەسێک نییە بە زۆر چوو بێت بەڵام دایک و باوکەیە بە زۆر نێداوە بەر لەوەی پچمە لای ئەم بە ڕێزانەی کە دانیشتۆ ماشەڵا کاک حاجی بە کڵاو جامانەیەکی جوان و پاڵی لیاوەتەوە ڕێک ئێستایم قسە لەگەڵاکەم زۆر بەخێر بی چ بە ڕێزە قسەی هەیە پێشووی پچمە لای ئەم پیاوە بە ڕێزانی کە ئێستا لە ماڵی بە ساڵات چوانەوە هاتوون بۆ لامان چێ فەرموو بەس زۆر بە کورتیە گەرکۆی کەیتەوە سوپاس دەکەم جان فەرموو ئەی بینی قسەمان بۆ بکە و گوێمان لێ باش سپاس دەکەم بەرنمەیەکی زۆر باشت هەڵبژاردووە تایبەت بە سیرەی ڕەحم کاک محەممەد باسی ئەوەی کرد کە سیرەی ڕەحم نەماوە من وەکو پرسیار لە کاک محەممەد دەکەم ئایا ینی هۆکاری ئەوەی چییە بە تەمەنەکانمان ینی بە تەمەنەکانمان ئایا هۆکار نەبوونە لەبەر ئەوەی کە منداڵەکانیان یاخۆت کەسی ماڵیان لیان بێزار بن و باسی ئەوە شت کرد کە لە چیت کەمە ئەوانەی کە ینی ئەوە وەکەوەی باسی دەکا هۆتێلێکی 5 ئەستێرە بی ینی حەقا وا نیشان بدرێ بەڕاستی شوێنەکە ڕاستە شوێنی خۆی هەیە لە لایەنی باشەکەی بەڵام بە شوێوێکی وا باز بکرێ کە ئەوانیش ئەوەی کەمبی لیان هەست و سۆزی منداڵەکانی تیان باش تۆ یەک پرسیارە بۆ من ئاسان کرد ئەوە بڵێم تۆ وتە با بڵین قسەکەی تۆوا بوو با تۆ زەی ڕاشکاو بین ینی خۆیان هۆکاری ئەوە نەبوون کە براونەتە شوێنێکی وە ینی بە جۆرێک لە جۆرەکان ماڵەوەیان ینی با بڵین نەوەکانیان کوڕکچەکانیان بێزار کرد بێت و بێت ناوێ وەنیە مەبەستە ئەوەیە باشە ئەو مایکە بەرە دەست حاجی جان زۆر بەخێر بی با مایکەکە شوێ بۆ بگرم ئەز باش حاجی جان بەخێر من مایکەکەت بۆ وەگرم زۆر بەخێر بی جەنابەت لە ماڵی بە ساڵات چوان ژیانەکەی باشە چەند ساڵە لەوێت عمرێکە کە سوکارە لەم شارە هەیە وەریوەڵا هەیە خێم ناکەن بۆچی باشە تۆ
تۆ ئەوانە بێزار کردووە چ هۆکارێکەوە بوو کە تۆیان برد بۆ ئەوێ وڵات بێزار نەکردینە بەخێو ناکەن و بیریانەکەی وڵا بیریان دەکەم باوکی سەرم لێرەدا بەچکەێت چەندێکە سەریان لێ ناوی وڵاو جار بەزار دەست باشکەم دەست ئەوانیان بۆ لادیان تۆچی بۆ ئەوان دێن و ئەمە دەستم و باش ینی لە چیت کەمە لەو شوێنە باسی خواردن و خواردن جێگە و ڕێگە ناکەم جێکی باشەوە خواردنێکی باشەوە ئەیبینی جەنابەت پێم وا بێ ئەوە برادرانەوەی کە لەگەڵتان لەوێ پێمەڵە دەڵم 22 ساڵە تۆ لەوێ عمرێکە باشە ئەی بۆ لەو 22 ساڵا بیرە لە بە نمونە بیرە لە ژیانێکی تازە ژنەکەم هینا بەش دەکەم عمرێ خۆیکەم ئەیخوا ئەفریقا سەری خۆمان پێک وەنا باوش ئەمرێ خۆی کردو باش تۆ قسەمان بۆکەی ئەو مایکە بگرە بۆ تۆ چەند ساڵە لە ماڵی بە ساڵات چوانە مایکەکە نزیکێکتەوە سوپاس 9 ساڵە خۆت چووی یانی تە شوێن و ڕێو نەبوو ناوەڵای شێ ڕوم نەبوو ئامۆزایەکم من لەکردم خۆمسای من کرد حەفار بوومە شۆفەر من تەنکرد بوومە باشە تاقەتم نەما وڵێتر خانێکمە لە کەرکوو داکو باوکم نەمادا داکو باوکم لەنەوەتێک تارێدا کوشتی خۆم ژین من نێنەوە باشە مایکەکە نزیکەرەوە ژنە نێنەوە تا هەتا ژن نێنەوە ئەسکەر ئەسکەری ئێران دەرجانمدا بنێنێ دەرجانمدا لە ڕووی تەندروستی ینی ئامادەنیت بۆ پرۆسێ هیچ نەما باشە ئەی خوشک و برا دایک و خوشک و براکەمە خوشکەکەمە مای لە دیانەیە ئەوش اختیارە ئەوش کەچێنە براکشمە نەقیبە لە شواشۆکە ئەوی سەرەتانەتی ئەوی نەما ئەسکە نەخەوێ مش خۆم خاستە بەتوان بێ ئامۆزایەکم بردمێوانە وتی ئێرە جایەک باشە مادام تو ئەوان دەخۆش کۆتمدانە کوڕ هەم تەقی ئەمەلاتمان کرد شەو فەقراتمە ناتۆم بەرگاز بڕم ئەمریکاشم گەورەیە ڕاست مات 53 باش 69 ساڵە من 69 ساڵ طبعا ئەگەر لە ناو خێزان و کەس و کارابووی تای و دایک و باوکو بمایە ژیانی ئاسایی تەڵەب فەرقێتر خۆش بوون داک باوک خۆم نەچۆ بوو خۆترم هەبوو ئێستا کەسم نەماوە غێر مەوجودم لێنم ئێمە منیش مەمنوعی خانی ساڵە بتوانەکە منین ڕاگرتووە بەخێو مەکەن باش تۆش بەخێر بی دایەجان تۆ قسەم بۆکەی باشە تۆ قسەم بۆکەی جەنابەت با بڵین کوڕ و کچوو ئەو شتانت هەیە لەم شارە لەم شارەی نییە هەموو لە دەرێنە نزیکەرەوە لە دەمە جان لە دەرێنە لێرە نینە لە دەروی کوردستان باش ئەی تۆیان بۆ نەبریان ئەمیش بە خۆم لەوێن دەربوو لەگەر پیا و لەگەر منداڵم هەموو لەوێن دەربووی لەگەر پیاوەکەمە شاکلمە بۆ من هاتمە ئاها تۆ لە دەرەوە گەڕایتەوە بۆ ئێرە باشە هیچ پەیوەندیەکتان ماوە لە پیاوەکەمەوە 2 ساڵە ئەمری خوای کرد لەگە منداڵەکان ژنەها کەم لە لەگەکە یەک کوڕم هەیە لەگەوی هەندە قسەی دەکەم ینی چەکان لەگەڵ کچەکانە قسە ناکەیت نه بۆچی خەتای تۆ یا خەتای خەتاوان لە بوومیان نووسی بوو داکمان نییە ئەم جداخی ئەوەم نەکرد لەگەری تاکرد لەگەریان باشە ژیانی ئاسایی ئەڕوا لە ماڵی باشە الحەمدولله باشە قەت بیریانەکەیت بەڵێ قەت بیریانەکەیت ئەری وەڵڵا ئەری کوی بیریانە ئەری وەڵڵا ڕۆژ نییە نەگرین باش بەشێکی زۆر لێەوە کە دانیشتون کوڕ و کچی گەنجن یەک پرسیارم هەیە ئەگەر جوابم بنەوەی چێکتان یعنی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان فەرموو ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەفوەگەرەوە مایکە زۆر بەخێر بێ ئەمە لێت پرسم ئێوە ئەو جیلەن کەیتر کۆمەڵگە چاوەڕێتانەکەوە نیە دکتۆر ئێوە هەم ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بیر بکەنەوە سەرباریەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ژیانی پێکەوەی دروست بکەن و مناڵتان هەبێ هەم بیرتان لەوە کردوتەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر مناڵەکانتان لە بریەوەی کە وەک لە پێشەکی بەرنامەکە وتم دەست بگرن بە گۆچانەکان یانەوە دەست بگرن بە ئێوە و هەمیش بیرێ لە خۆت کردوتەوە لەوەی کە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان تۆ وا بکەی بەرامبەر دایک و باوکت چییە گوزەرێ؟ بەڵێ بۆ مەسلەی ئەوەی کەەوە دایک و باوک و ماڵی بە ساڵات چوان وەک ڕێز و احترامێک بۆ هەموو دایک و باوکانەی کە لێرە ئامادە بوون بەڵام یعنی ئێمە ئەوەمان نییە بڵێن منەتێک ئەەکەین بۆ ئەوەی دایک و باوکمان بەخێو بکەین
چونکە ئەگەر ئێستا من بیر لەوە بکەمەوە داهاتوو ژیانی هاوسەرگیری پێک بهێنم و دواتر منە یعنی بە بەرچاوی مناڵەکانمەوە دایک و باوکم بردەخانەی بە ساڵات چۆن ڕۆژێک دێ ئەو مناڵە گەورە ئەبێت و منیش خاوەنی گۆچانێکم ئەو کاتەوە مناڵە چۆن پەروەردە ئەبێتن کەواتە پەروەردەکەی لە منەوە وەرگرتووە و هەمان شتی کە کردومە بەسرم دێتەوە چونکە لە ئاینی ئیسلامدا بە تایبەتی و بەگشتیش لە هەموو چین و توێژەکاندا سیلەی ڕەحم گرنگێکی زۆری هەیە و یەکێکە لە هەرس بڵێن بابەتە سەرەکیەکانی ژیانکردن پێکەوە چونکە هەست و سۆزێکی یەکجار زیاد تۆ ئەدەی بۆ ئەوەی سیلەی ڕەحم دروست ببێت. جیلێکی نوێ وەکو جیلەیەکی تر ئایندەی کوردستان یەتە دەستی ئێوەمانانەوە هەمووکو جیلێکی خوێنەوار وەکو کچێک ینی خۆشەویستی و بۆ ئەو کللتورە هەیە کە بەداخۆ ئێستا بەرە و کاڵبوونەوەچێ. من هەمیشە ئاڵێم کللتوری کوردستان جوانترین کللتورە کە من دیبێتم چونکە هەموو شتەکانی لە خۆی گرتووە بە هەموو شێوەیەک جوانیەکی بەخشیوە بەڵام بەداخەوە کە ئێستا زۆر لە کچ و کوڕەکانمان گەنجەکانمان ئەو کللتوریان بەلاوە ناوە دەیانەوێت جیهانی دەرەوە بناسن جیهانی دەرەوەش بناسن بەڵام کللتوری کورداواری بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی پاک بهێڵنەوە لە ناو خۆتاندا. دەست خۆشحاڵ بووم کە کچێکی گەنج ئەوە بیرەکاتەوە چ بە ڕێزێکی تر ئەوێ قسە بکات پێشەوەی پاکێجێکمان دروست کردووە با بینەری ئەو پاکێجە بن کۆمەڵێ لە دوانمان وەرگرتووە لە شارەکانی کوردستان بابزانین ئەو خەڵکە چیمان پێڵێ و بینەر بن و دوای ئەوەیە مەخزمەت پێ دوایە سیلەی ڕەحمە خۆی ماوەتۆیان جۆڵ کورد زیران بلوک مابینە بلوک یاعلی جارێ قورعانە زیرانمانێ مانگەکە لەم چەندێکە بێ براکەت نەبینیوە والله لەخوای بێ زیاد بی معدل لەخوای بێ زیاد ئەگەر ڕۆژێک نەبی دوو ڕۆژ حەدەبی ببینم خوشکەکانت چەندێکە خوشکت نەبینی وڵا جارێ وڵا بەمای نایبینن جارەیە خوشک و برات هەیە چەندێکە نیانت بینیوە وڵایی دەمێکە بۆ وڵی تر سیلەی ڕەحم کەمەوە بووە وای خوشێکم بە حکمی زەواجی کردووە کەمێکە بینین دانێک شانە لەگەڵمانە زوو سەردانیانەکە ناوەڵە بۆ وڵی مەشغوڵی شوکارین زۆر کاتم نییە بەس ئەو یاد خوشەکەم یاد بماڵە چەندی جارە سەردانیانەکە من 2 ساڵەوە یازام 2000 چوون بۆ ماڵی ئێش و ئازارێ دوێت زۆرن ژێک بەبوونا خێزانەیانژی دوورکەتنە کەسێکی دیری مرۆڤی پشتە غەریبیە تشتێکی گەلێکێ یە پسەنگە یە لاوازە. دایک و باوکت ماون؟ بەڵێ. چەندێکە نیانت بینیوە یان چەندێکە سەردانیان نەکردووە؟ وڵی پێرێشە باوکم بینیوە ئەگە دایکمان بەڵێ چکە بە حکومی نێزگن لێکەوە ئەگە دوور باتە ساڵەکەم درنگ چکە زولفەکە تۆزێ مەشغەڵە زۆر بووە. چەندێکە بێ باوکت نەبینیوە؟ باوکم نەماوە. ئەی دایکت؟ دایکم ماوە. چەندێکە بێ نەتبینیوە؟ دایک وڵا تقریبا 20 ڕۆژ دەبی. بۆ؟ وڵاهی لێک دوورن ئەو لە هەریرە مش لە هەولێرەوە. ئەی برا و خوشکت چەندێکە بێ برات نەبینیوە؟ ئەزە ڕحمەیە هاتەم برا خوشەکانم ببینم. ئەمن خوشکم ئێستا لە هەریرەیە ساپێزخانی هەیە. بە قورعان کۆرۆنا منی گرت دەبن جێکەتم بە قورعان هاتەکەم. والله وتر لا بالله يك مانغو قسول بنزي كتب هني قلت تلفوني شبونه كتب لي تشكروني صاب موهرنا هات براكم يا بس باشا كرك اورهم كتدو اوي دوای ڕەحم نەماوە بۆی کە نابینی نەما کاکە ڕەحم خۆت چەندێکە بێ برا خوشکت نابینی ئەمن هەر نەشبینی مەحتاجەمەوە هەم برادر من چکۆ ئەوە دڵسۆزترن لە من لە کەسوکارەکەی من بۆ وای لات بڵوی هاتی بێگانەکە باشتر جۆمالی بوو بە تایبەت لێدوانی ئەخیر کەوتی هەموو شتێک بووە بەمە یعنی سیلەی ڕەحمیش بووە بەمە بەڵێ ئەزانی کاک دەروونجان ئێستا بەپێی شێواز و ستایلی ژیان و ژیاری ئینسان گۆڕانکاری لە کات و سەردەم و شێوازی ئیشکردنوانە گۆڕانکاری بەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکاندا ئێمە بێ واقعبین بین بۆی کە پێشتر کۆمەڵگەی کوردی کە ئێمە باسی کولتوری خۆمانەکەین شێوازی ئیشکردنی با بڵێن بۆ نمونە هەفتانە ئیشەکرا یان با بڵێن وەرزانە ئیشەکرا وەرزانە وەرزێک ئیشەکراوی دیکە زۆربەی کاتەکان بێکەوە لە بێکەوە ژیان و بێکەوە ژیانەکرا خزم و کەس و یعنی هەتا دەرەجە سێژ پەیوەندیەکان زۆر بەهێز بوون بەڵام ئێستا شێوازی کار و ستایلی ژیان بەڕاستی هەندێک جاری جبارمانەکە ئەو پەیوەندیانە کاڵە بن و لێرە ئەوەی زۆر گرنگە
بە تایبەت ئەوەی کە باسی کرد نەخۆشی مووقیف کۆمەڵک مووقیف ئەوە کارەساتن ینی لە کاتی مووقیف ئێمە بەکەڵکێکنی ئەو خۆشەویستی و سۆزە نەبیتە کردار نابیتە ینی بەهاناوە چوونی یەکدر بەدەمەوە چوونی یەکدی ئەوە با بڵێن کارەساتی گەورەترە لە کۆمەلگای ئێمە و تەنانەت ئێمە شتەکە ئەگەر با بڵێن کەمێک فراوانتری بکەین ئێستا بەشێکی زۆری دایک و باوکان تەنانەت لەناو خێزان باوڕەکەی منداڵەکانیان ئەنێرنە هەندێک شوێن لەبەر کاتی زیاترە لە ماڵی دوورەکەویتەوە بۆی خۆی سەرقاڵی لە ئایپاد و مۆبایل و تۆڕە کۆمەڵاتەکان ینی ئێمە خەریکە ئەگەینە قۆناغێک مرۆڤەکان لە یەکدی بێزاری نەزانی ینی منەوەم زۆر هەستی پێەکەم ئێمە وەکو پسپۆڕان هەست پێکەین خەریکە بڵێم مرۆڤەکان لە ڕوبەڕووی یەکتر بێزارین خەریکە هەموو ژیان مابیتە دنیای مەجازی بێکەوە ژیان ناکەین ینی لە کاتە گەرم و گوڕی و نزیکی لە یەکتر زۆر ئینسان تاقە و وزەی گەشتبینی پێ ڕەنگە ئەگەر یەک ینی هینەکەم بیتێ ڕەنگە بۆ وڵاتێکی پێشکەوتوو ئەم دیاردانە بە جۆرێک لە جۆرەکان ئاسایی بێ لە بڕووی بەگشتی خەڵک مەشغوڵی ژیان و ژیان قورسە لەوێ و کەم و کوڕی تریان نییە و پیاوێگەر پیرە پیاوێگەگەر لە ماڵەوە بێت 10 ساڵیش لە ماڵەوە بێ یەکێک نەبێ زۆپای بۆ داگیسێنێ ئەو وڵاتە خەڵکی بۆ داناوە کە ئاگای لەم پیاوە ئەمە یەک بەڵام خەڵێک کێشیانەیە ئەوان لە منداڵیەوە لە جۆرێک لە پەیوەندی پێڵێن پەیوەندی ساردیان کاڵ گەورە بوون ینی پەروەردە بوون بەڵام ئێمە هەر لە قۆناغی منداڵیەوە دایک و باوکانی ئێمە ئەو مامەیە هەمویان لە ناو پەیوەندێکی گەرمی خێزانیەوە گەورە بوونە ڕاهاتون لەسەرەوەی کە هەست و سۆزیان پێ بدرێ ئاڵ و گۆڕی بیر و ڕایان لەگەر بکرێت یعنی بەهانا و بەدەمیانەوە بچین و وەک باس کرد مؤسساتیش بۆ شێوازە سیستەماتیک نییە کە تاک بە تاک ینی حاڵەتی تاگرایی ڕەچاوکراوی بۆیە زۆر قڕستر لەسەر تاکی ئێمە لەسەر بە ساڵات شۆکانی ئێمە کەوی کاتێک دوورە پەرێزەکرێتەوە یان خێزان بەدەمیەوە ناچی یان با بڵێن هەست و سۆز و خۆشەویستی پێ نادرێت زۆر قڕسترە لەسەرەوان بەڕاستی هەتا بابەتی خانەنشین بوون کۆمەڵ خەڵکمانەیە کەسی زۆر بەتوانە بە شاد و قابلیت کاتی خانشینە بیلێرە تووشی یعنی جۆرەك لە ناومێدی دێت لە کاتێک لە دنیای دەرێ لەبەرەوەی وا پەروەردە بووچێت خۆی سەرقاڵەکە بە باخێک بە حاڵەتێکی دیکەی ژینگەی چکە خۆی ڕاهاتووە لە نێو پەیوەندێکی بچووکتر لێرە بەشێک لەو بەڕێزانەی کە خانەنشینە بن خاننشینە بن پیرەپیایەکی بەڕێزەوەی بۆ نووسی مەڵێ من خاننشین بووم بۆ چاخانەی شعب و فلان و فلان و فلان بەڕاست بەڵام لە دەرەوە لە وڵاتە پێشکەوتەکانە بۆ خانەنشینەکانی هەندێک ئیشوکار دابین کراوە کە ئیشوکاری سوکن بۆی کە ئەو بەڕێزانە بێتاقەت نەبن یا ئەو بەڕێزانە ئیشەچانە بن بارحاڵ بەشێک لە هونەرمەندان با بڵین لەم جیلەی کە ئێستا بەڕێوەن کاریان لەسەر ئەم دیاردەیە کردووە و گۆرانی و چوزانم بە جۆرێک لە جۆرەکان شعر و حتا کۆمەڵە کورتەفیلمیشی لەسەر دروستکراوە من لێرەوە هەڵوێز محەممەد هونەرمەند هەڵوێز محەممەد وەرەگرم کە یەکێکە لەو هونەرمەندانەی لە 1-2 ساڵی ڕابردووە پێما بێ ڤیددیۆکلیپ و گۆرانەیەکی جوانی لەسەر مۆزۆئی باوکو ئەم دیاردەیە کرد کە خەریکە بە جۆرێک لە جۆرەکان وەک بەڕێزت فەرمووت ینی بێزاربوونمان لە یەکتری و بیزار بێزاربوونمان لەو تەمەنانەی کە تەمەنی ئێمەنین کە دایک و باوکمانن خەریکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر نەشبوو بێ بە دیاردەوە ئەیبەی کە تۆ باسیەکەی بەڵام وجودیان زۆرە ڕۆژانە مەسەل نەگەر سەردانی کە سوکارێ بکەی ئەزانیت کە پیرەکان بە جۆرێک لە جۆرەکان بەشێکی زۆریان فەرامۆش کراوە هەڵوێز گیان سڵاو لێبێ خۆشحاڵ بووم لە بەردامەکەم بەشدار بووی ئەمێ ئەوە لێ پرسم چی وای لە جەنابەت کرد کە ڤیددیۆکلیپێک و گۆرانیەک لەسەر ئەم بابەتە بکەی لە کاتێکە ئێوەمانان گۆرانی تەنها بۆ خۆشەویستی و چوزانم بۆ ئەو دنیایڵن کە خۆتان هەڵتان بژاردووە بەڵام لەناو هەموو کارەکان تا گۆرانیەک تێ بۆ باوکە لە سینناریوی ڤیددیۆکلیپەکەشە ئەوە بینی فەرموو سڵاو ڕێز کاگەڕون ڕێزم بۆ کەناڵەکەتان و دەستخۆشی ئەم تەوەرەت لێ یەکەم و بە خێراتنی میوانەکان تەکەم و دەستی ئەو دایک و باوکانە ماسەکەم کە لەوێ ئامادەن و هەموو دایک و باوکانی تر و ڕێزم بۆ کەسانشکیان بەرنامەیە بینن ئەمێ بڵێم مۆقسانی کە منێکم وەکو مرۆڤێکی ئاسایی وەکو هونەرمەندێک تەنها هەستی خۆمە
بەرامبەر و بابەتە ینی قسەکانم هیچ ئامۆژگاری و هیچ پەیڕۆیەک نین بۆ خەڵکی جێبێڵم تەنها هەستی خۆمە ئەمە بە چیرۆکی دروستبوونی بە ئەو بەرهەمە دەست پێ بکەم ئەویش کە کەسێکم ئەم چیرۆکی بە باس کردم کە بەڕاستی یادم نییە لە کوێ ڕوویاوە و کەی ڕوویاوە هەڵێ ڕۆژەی کە بڕیارم یا باوکم ببەمە خەڵەتگەی پیری ژیانم هەستمە کرد بە بۆنەی باوکمەوە ژیانم تێک چووە مناڵەکانم خێزانم ژیانم باش نییە بڕیارم باوکم بەرمە خەڵەتگەی پیری بەبێ ئەوەی کە خۆی ئاگای لەبێ ئەو ڕۆژێک کە برمە خەڵەتگەی پیری لە بەردەم دەرگاکەیە کە زانی بۆ ئەوەیە بم هەناسێکی سار دێڵ کێشا و دەستی گرتم وتی کوڕم مەکە لەبەر من نا لەبەر خۆت چونکە کە خۆشەویستیت بۆم نەما و توانیت بەبێ من بژی و کاتە فەرق ناکات لە ژوورێکی ماڵەکە تاکە خۆتم تیا گەورە کردو بژیم یان لەسەر شەقامێک یان لە خەڵەتگەی پیری بژیم عمرێکی کەم ماوە و تاوێکە بەڵام لەبەر خۆت تۆم خۆشەوێ نامە بێتە خەڵەتگەی پیری چکە من ژۆک و تۆ باوکی خۆم هێنایە خەڵەتگەی پیری و ئەوە تا ئاسە تۆ من دێنیتە خەڵەتگەی پیری بۆیە بەڵام و کات باوکم پێی نەوتم کە ڕۆژە ڕژان تۆش ئەبرێتە خەڵەتگەی پیری بۆیە با تۆ نەچیتە خەڵەتگەی پیری ئەم بەرهەمە بە سوپاسەوە مامۆستا عومەر دڵپاک وەکو باوکی من ڕۆڵی بینی و تێکستی مامۆستا دیار هەڵەبجەیی بوو ئاوازی مامۆستا بورهانی موتیزادە بوو مۆسیقاکەی کاگەشین شوکری کردی و کلیپەکەی کاگەردی سەلامی دەرهێنانی بۆ کرد و لەلای خۆم ئەمە ئەرکێشی پچووکی من بۆ کە ئەنجام یاوە چۆن گۆرانیکم بۆ نیشتیمان و تووە چۆن گۆرانیەکم بۆ خۆشەویستی عاشقەکەم وتووە بۆ دڵشکاوەکانم وتووە ئاواش بە ئەرشی خۆم زانی و کە گۆرانێک لەسەر ئەو بابەتە گرنگە بڵێ چونکە بەڕاستی مرۆڤ بۆ ئۆژی بۆ ئەواژی کە خۆشەویستی وەرگێ و خۆشەویستی ببەخشێت چونکە هیچێک لە چم کە هەرە سەرچەکانی ژیان خۆشەویستیە ئەو کاتێک کە ئێمەینە دنیاوە بێویستی خۆمان لە دڵ و خوێنمانە خۆشەویستێکی زۆر بۆ نیشتیمان و خاک و ئاوەکەی دێتە دنیاوە دوای ئەوە خۆشەویستی دایک و باوکمان بەرەکەوێت دواتر خۆشەویستی بۆ ئینسانەکانی تر و بۆ شتەکانی تریژێ بۆیە من دڵنیام لەوەی کە لە مناڵیمانە سەدەها شت هەبووە کە باوک و دایکمانی بێزار کردووە و بەڵام تەحمولیان کردو تا گەورەیان کردوین جێمان نەگرتووە لاساریمان کردو شەڕمان کردو بەڵام ئەوان ئێمەیان گەورە کردووە سەرما و گەرمایان شەشتووە ئێستا کە ئەو چاوی کەس بووە بێتە حەملی بکەم کەی گوێی کەس بوو بە دەنگی بەرقسایەکە ئەبێتە حەملی بکەم لەبەر دووشت یەکەم لەبەر خۆشەویستی من بۆ دایکم خۆشەویستی ئەو بۆ من بۆ باوکم دووهەم لەبەرەوەی کە ئەرکی سەرشارمە چونکە ئەو منی گەورە کردووە بێ بەخێوی بکەم و چۆن کاتی خۆی وەکو مامۆستا خوا لە خۆش بوو حەمە جەزا ناسری ڕزازی نەزمی غوڵامی کە ئەوان سرودیان بۆ نیشتیمان وتووە لە لای منیش ئەم گۆرانی و ئەم بابەتانە ئەوە پیرۆز و گرنگن کە ئەبێ هانی خەڵکی تیابین و هۆشداری بین بە خەڵکە ئەم بابەتە هەستیارە کە پێوترێ خۆشەویستی من بۆ دایک و باوکم نەشەوێت چونکە لەو بڕواایەم بەسەرت دێتەوە و ئەی چێژیتەوە هیچ شتێکی ترم نەماوە بێڵم کاک دەروون وابزانم زۆرترین قسەم لە بەرهەمەکەم و لە گۆرانەکەما کردومە ڕێزم بۆتانێ آخر کوڕم چۆن دڵت هات دەست لە دەستی بابە بەردەی بمخەیتە خاوەتگەی پیری و سۆزی باوشێتیم لە بیرکەی بۆ نازانی لە ڕابردوو چەند ئازارم چەش پێتە بە بەردەوام دەستخۆش هەم بەرهەمەکە جوان بوو و هەم قسەکانیشە لەو بارەیەوە بۆ ئێمە سەرنجڕاکێش بوو هیوادارم خۆشبەختانە بە هەموو ئەو سەرنج و تێبینیانەی هەیە ئێستا لەسەر دۆخی هوەر و گۆرانی مۆسیقای کوردی بەڵام هیوادارم نمونەی ئەم کارانە زۆر بێت بۆی کە هەمومان بەیەکەوە بە پرۆگرامە باشەکان بە هوەرێکی باش بە تێکست و نووسینەکان بتوانین ئەو کولتورانەی کە چی شانازیمانن بیان هێڵینەوە و کولتوران ناشرینانشی بوون بە کولتور ڕایماڵی فەرمو وەڵاهی کاک دەروونجان پێویستە من ئەوەندا ئاڕێم پێویستە ئێمە ئاگداری شتێک بین کە دنیای سەرمایهداری و دنیای ڕەنگاڵەکردنی هەم پێداویستیانە ناو ژیانی ئێمە وایان لێمان کردووە کە ئاگامان لە لانی ڕۆحی و پەیوەندی کۆمەڵایەتەکان نەمینێ
یعنی زەنگی مەترسیە بەڕاستی بۆ منداڵەکانیشمان دوایی ئێمەش بۆ قۆناغی تەمەندا ڕۆین یعنی ئەو کەسانە کە تەمەنێکیان کردوانە خۆشببختن ئەوانە دەرفەتی ژیانکردنی زیاتریان پێدراوە کەواتە بێمە ڕێز لەو بەخشە خوایە بگرین ئەوێ ڕێز لەو بەخشە ژیاریە بگرین پێداویستەکانی مرۆڤ تەواو نابن تەماح و ئەوەی کە ئێمە بەردەوام لە ژیان هەموو شتێکمان کردووە بە ڕاکردن و بە دوای پارە و پێدا ئیشکردن و کاروانە بەڕاستی کۆتایی نایەت ینی ویستی مرۆڤ بۆ دەسەبەرکردنی هەموو پێداویستەکانی کۆتایی نادێ خۆمان کۆتایی دێن ژیانمان کۆتایی دێ پەیوەندی کۆمەڵاتی و خۆشەویستی کۆتایی دێ ئەو کاتەبینە ڕۆبۆتێک کە دێت و ئەڕوات بەبێ حس بەبێ هەست بەبێ سۆز بەبێ ینی تام و چێژێکتدا لەگەڵەوەی من وەکو بابەتە پسپۆڕێکە من ناومێد نیم چونکە ئاساییەک لە کۆمەلگا هەموو جۆرە دامەزراوێک هەموو جۆرە خەڵکێکی شتێدا ببینێ خێزانەکانمان بەڕاستی بە خۆمان نابینەوە مەجال و دەرفەت دروستکەین بۆی کەمێک ژیان لەگەڵ یەکتر بەسەر بەرین لەگەڵ دایک و باوکمان لەگەر داپیرە و باپیرمان کاک محەممەد کە بەشێک لەو ڤیددیۆ کلیپەمان پیشاننا جەنابەت زۆر ئاخ و حەسرەت بە گرتەکانیەوە بینی خۆتە تیا بینیەوە یان چی بوو قسەکە و چی بوو واللهەوە دەگەڕێتەوە سیرەی ڕەحم خۆ ئێستا ئەم هینەم دیت بینیم یعنی کە سەیرم کرد ئەڵێ مردن هەبا پێربوون نەبا ئەو باوکی خۆی یعنی وەکو زۆر ڕێزی لێ نەکرد باشە تۆ قسەی تۆیە کاڵی مردن هەبوایە بەس پیری نەبووە قسەی تۆیە قسەی کاوێ ساغایە مردن هەبوایە بەس پیری نەبووە باشە چی ترواڵێ ئێسایمە خزمەتی خانم جان چیتر ئەڵێ حاجی جان تۆ ئەڵەی پیری هەبوایە و مردن نەبووە یان چێژ لەم ژیانی ئێستاتە بینی ئەی هاوە یاخوا هەروە گەشت بوو بینم هەمیشە ئێمە سەرباریەوەی کە ئێوە پیاوی جوامێری ئەم وڵاتن ئێوە ئەگەر چی لە ڕۆژگارێکە کە سوکار و کەسە نزیکەکانی خۆتان وەک پێویست مامەڵی لەگەڵ ئێوانە کرد بێت ئێمەمانان کە لە خەمی ئێوین کە سوکاری ئێوەین ئەو گۆچانین کە بەدەستانەوەی گرن یاخوا خوا پیاوی جوان و ئاوارڕێک و پێچ وەکو تۆمان بۆ جان ئەو مایکەی بەڕێزێکە و مایکەی باتێ جان بەس مایکەکە بگرەوتم پیری هەبوایە و مردن نەبووە یا مردن هەبوایە و پیری نەبووە مردن هەبوایە بەس پیری نەبووە باش ئەوەکەم بە پرسیارێک بۆ چی پیری ئەوەنە جان قوربانێ بم خانم جان مایکەکەمان بەرێ حاجی جان ناجان فەرموو جان مینا بەهائەدین پێشەکی سوپاس بۆ بەرنامەکەی جەنابەت زۆر خۆشحاڵ بن کە ئێمە بەشدار بووین لەم تەوەرە هەستیارە بەڕاستی هەم لە ڕووی عاتیفۆ زۆر هەستیارە هەم لە ڕووی کۆمەڵگەوە من وەکو خۆم وەکو ئافرەتێک با بڵێن هەندێک پرسیار و هەندێک تێڕوانینی خۆم باش با لە پرسیارەکەەوە دەست پێ بکەین وازام ڕووی دەم ئاڕاستەی بەڕێز ئەەکەم تا ئێستا ئامارێک یان شتێک هەیە بۆ ئەی ئێمە دیاری بکەین ئایا ئەو باوکو و دایکانی ئێمە کە ئەچنا ماڵی پەکەوتوان یا بەتەمەنان ئایا لە کام چینن چینی هەژارن زیاتر یان ئەو چینەن کە سەرمایەدارن و هەنێ شت بەلایەنەوە گرنگ نییە بەڕاستی حەزەکەم ئەو جوابە وەرگرم وەکو مەبدەئێکیش بێ هەروەریگرم دوایەوە چۆن بڵێ بەتەمەنەکانمان ئێمە وەکو گەنج تۆمەتبارەکەن بەوەی کە ئێمە بێهەستین بێعاتیفین بەرامبەریان ناتوانین مەسەن ئەوان لە خۆمان بگرین ڕاستە ئەم تەورە خۆی دوولایەنەیە با بڵین هەردوولا لەسەر حەقین ئێمە ڕۆژی باوکانە بێ یەک مەقالی گەورە لەسەر باوکمان ئەنووسین بەڵام ئامادەنین هەر لەو ڕۆژای دەستکەینە ملی باوکمان و دووماچیشی بکەین ینی خۆشەویستەکەمان بۆ خۆشەویستی سۆشیال میدیا بزەوت و بۆ ئەوەی عەتفی هەنێک کەس بۆ خۆمان ڕاکێشین ئەو کچە ئەو کوڕە باوکی زۆر خۆشەوە یا دایکی
دوایەوە پرسیارێک لە بەتەمەنەکان ئەگەر کاک محەممەد بتوانێت ئەو جوابی من باتەوەکو ئەو بە نوێنەرایەتی لێرەیە باشە ئەوانشیان لە ئێمە ئەوێ جگە لە ئەو شتە هەدائیمەن ئینسانی بەتەمەن شتێک لە ناخەیەتی نایڵێ ئێسالاوانێ دایک و باوکی خۆشم هەنێجار پیانڵم چی پێم بڵێ نایڵێ ئەو قسە نەوتراوە چییە بۆ ئێمەی گەنج کە بتوانین زیاتر هاوکاری ئەوان بین زیاتر لەگەڵیان بین بە هەموو نوعێک یعنی هەم عاتیفیان هەم مادیان بەڕاستی قسەکانی جەنابەت پرسیارەکە سوپاس بۆ ئامادەبوونێ منە میشاڵم گۆڕانکاری کۆمەڵاتی بە هەر هەمومانەکرێت بە 4 خانووی بەڕێزی یاسایی وەکو جەنابەت بە جددیەتی ئەوە ئێمە خزمەتە ئێستا پرسیارێکی زۆر جوانی کرد ینی پرسیارەکە من دیوێکی تری پرسیارەکە ینی دیوێک بۆ پرسیارەکە زیاکەم ئەوەی ئێمە ئەمانێت چاکسازی کۆمەڵایەتی بکەین بەڵام مورد نابینەوە ینی داتای پێویستمان لا نییە نازانین ئەو کەسانە چێن ئایا دایک و باوکی کورد چی لە مناڵەکانی ئێوێ ئایا مناڵەکان چی لە دایک و باوشی خۆ ئەو دەردی خانم وتی دوولایەن هەیە بەشێکیش لە پیرەکانمان بۆ پەڕی حورمەتمانەوە ئیتر لە تەمەنێکە وەکو پێویست مامەڵە ناکەن لەگەڵ چواردەوریانە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان وەکو کارکتەرێکی بێزارکەر ئەبیندێن ئایا ئەم با بڵین ئەم توێژینەوانەتان کردووە ئێوەکو خەڵکانی بە ئەزمون لەو بوارە کردوتانە چۆن چۆنی ئەگەر نەتان کردو بۆ نایکەن بڵێ نا بێگومان لە هەموو بەشەکانی بەتایبەت بەشی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی توێژینەوات هەیە لەسەرەوە و تەسەبارەت بەو داتایی کە ئایا ئەوانەی لە ڕووی داراییەوە هەبووین یان نەبوون زیاترە داتاکە لە وەزارەتی کار و خەڵۆتگەکان ڕاستی من ئێستا و داتام لە بەردەستنیە بەس من پێتەڵێم ئەگەر ژمارەی ئەوانەی کە دەخلی مادیان کەمترێ زیاتر بی لەوێ بەشێکی گەڕێتەوە بەوەی کە لە ناو ماڵی ئەو خانەوادانێک کە هەبووین خەڵوەتگەیان لەوێ بۆ دروستکردوون خزمەتکارێکیان بۆ دروستکردون پارەی هەیە لەوێ وەکو پاکردنەوە ئەوەش ڕاستەکە یانەوەش وەکو خەڵوەتگەیەکە کابرا خۆی خزمەتی ناکە بە VIP کەسێکی نەک هەر خزمەتکردن هەر پێشەی ئەزانی ئەو پرسیارێکی زۆر جوانی کرد ئەوان چیان لە ئێماوێ بەتەمەنەکان ئەو بەز ئێوێ گوێی بۆ بگری چەند دقەیەک چەند نیو سعاتێک گوێی لێ ڕاگرە وا بکە خۆی قسە بکات ینی ئێمە کات نادەین بۆی ئەوان خۆیان باسی خۆیان بکەن کەمێک باس یادەوەریەکانی خۆیان بینەوە سەر زمان ئەوان نامۆن بە سوۆسیال میدیا نامۆن بە TV چونکەوە ئەو خەڵکە بەشمەینەتە بوونەکە لە ژێر دەستی داگیرکاری و نەهامەتی و چاوچۆڵ ژیاون بەشێکشیان لە ناو شارەکان لە ژێر جەبر و ستەمی بەعس و دوژمنە ژیاون هەموو دەم لە ترس بوون لە پاشخانی لە نەستی ئەوانە ترس هەیە و شکۆیەکی شەیەوەی کە خۆیان ناکەنەوە خۆیان دەرنابڕن شکۆیەک هەیە کەرامەتێک ئێوان شەرمەکەن بپاڕێنەوە بۆیە وەک ڕاست ئەو مامە جوانەمانوتی بۆی نەبمە ئەرک منەتی کەس هەڵ نەگرم چۆتە خانەی پیری خۆی هەڵبژار قسەیەکەی حەزەکەم هەر ینی بیکەم بەڕاستی ینی باوکی برادێکم ئەمە بۆ تەنس جێڕایە بەڵام ئەگەر بیری لێ بکەیتەوە زۆر بۆعدێکی قۆڵی هەیە وتی ئێستا لە مەشغوڵی باوکم نەجاتم بۆ یەک تیکتۆکم بۆ داناوە بۆ خۆی مەشغوڵ بۆ بە دیاری ینی سەیریکە فۆرمی ئەو فۆرمەی کە گەورەیە گەوێ مناڵەکەی ژیرکە دایک و باوکێکی ناتەندروست ئەوێ بە ئایپاد مناڵەکەی ژیرکە تر سەیری چێکە بۆی گرنگ ینی باوکی ڕەفیقێکم ینی دووبارەیەکەمەوە بەڕاستی تەنزە ئەو بۆ تەنز باسی کرد بەڵام زۆر بۆعدێکی خۆڵیوتی یەک تیکتۆکم بۆ باوکم داناوە شکر ئیسراحەتم کردووە خەریکی تیکتۆکە ینی جیاوازی چ لەگە خەڵوت ئەسڵەن لە خەڵوتگە ڕەفاقەت دروستەکەن هاوتەمەنی یەکترن زۆر جار ئەو فەراغ عاتفێشان بۆ پڕەبیتەوە کە لە خانەوادەکانیان باشە تۆ کاک محەممەد دەردی خانم وتی تۆکو بە نوێنەراتی بەشێک لەم پیاوە بەڕێزانە لێرەی ویستی تۆ چی بۆ لە ماڵ و مناڵە لە کاتی خۆیە کاتی خۆی من خێزانەتە ناچینە ژیانی تایبەتی خۆتەوە مەبەستم وەیە بۆ پشتگیری لە قسەکەی تەنها ویستوتە جۆل لێ بگرن ینی تەنها هەر ئەوەیە بەخوا ئیتر ئێستا بەنسبەت خۆم ینی خۆم ژیانی خۆم کات خۆیکە خێزاندار بووم لە ماڵەوە ینی ڕێز و احترام هەبوو هەموو شتێکە بووکە بە هۆی ئەسکەریەوە ماڵ نەما دوکان نەما هاتمە
تا ئیشی کەسابەتیم کردووە باشە جەنابە زەرەنگەریش بووی لە هەشتاکان بەڵێ یانی وەزعی باش بوو لەو باشانەش نەبوو بەس لە قەدەر خۆم ئیمکانیەتم هەبوو خۆی ئەسکەری بەسەدا هات دوای ئەسکەری توانم دانابوو دوای بوومە ئەسکەریش فرار بووم فراری ئەسکەری بووم نەمتانی لە توان دابنیشم ئیشی خۆم بکەم لەبا ئەوەی دەجیران ژیانی پیرەکانمان ئەسکەری و فیرانی بەدەری و ڕاکەڕاک و لەبان دێڵێمە بەڕاستی ئێمە ئەوانە پێویستە قدری زۆر تایبەتتر بگیرێن لەوەی کە ئێمە پیرە بین وەکو پیاوی ئێمە لەناو ئێمە ینی بەشێکی زۆرمان لەناو دنیایەکی بێگەرم و ساردی ینی باشە یەک پرسیارم هەیە تۆزێک پرسیارێکی ڕاشکاوە و هیوادارم یەکێکە لەو پرسیارە شەرمنانەی کە هەمیشە ئێمەی کورد بەگشتی زۆر پرسیاری قوڵ لە دڵمانایە بەڵام شەرمنانە شاردومانەتەوە بەپی بەشێک لە توێژینەوە یەکێک لەو میوانە بە ڕێزانە وتی من کێشەی تەندروستیم هەبووە بۆیە ژنم نەهێناوە ینی وازە حەکێشە تەندروستەکەی چی بۆ با نەچینە تەفاسیلەوە هەندێک جار ئەمەوەکو تەنزیش بەکارێت ینی هیوادارم ئەم قسەیەم وەکو خۆی لێ بگیرێت تۆزێک پرسیارێکی بەنسبەت کۆمەڵگەی کوردی قسەکە ئەوەیە ینی ئەڵێن هەندێک جار یەکێک لە هۆکاری ئەوەی کە پیاوێک لە ماڵەوە هێزی بەڕێوەبردنی ماڵەکەی نامێنێ ئەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە بە تایبەت تەندروستی سێکسیەوە وەکو پێویست نەتوانێت مامەڵە لەگەڵ خێزانەکەی بکە بۆیە ئیتر ڕۆژی بێهێزی ئەو پیاوە لەو ڕۆژەوە دەست پێکا ویستە تەداخولکەی ویستە بڵێ چی ئەوتمانی هێزی نەما ڕای ناگەن لە ماڵەوە وانە باش من ئەمێ پرسیارەکە بکەیت تۆش پێکەنیت منیش پێکەنم بەڵام پرسیارێکی شەرمنانەی کوردیە من ئەمێ بڵێم ئایا بەشێک لە هۆکارێک لە هۆکارەکانی ئەوەی کە پیاوێک لە ماڵەکەی خۆیان وەکو پێویست هێزی نەمێنێ ئەوەیە کە کاتێک کە هێزی سێکسی نامێنێت لە ڕووی سەحیەوە و لە ڕووی تەمەنەوە ئەو کێشەی بۆ دروستە بیت لە ماڵەوە ئێمالەکرێ هاوڕای ئێمالەکرێ ئەی بن بۆ خانەی بە سەڵاس بێمان بەخێو ناکرێڵێ وایە من تا حدێک بە هۆکارێکی بینیم بەڕام بە هۆکارێکی لاوەکی لەبەرەوەی پێم وایە هێشت زۆرن ئەوانش کە بەڕاستی هەم تاقەی جنسیان نەماوە تاقەی کارکردنیان نەماوە تاقی ئەویان نەماوە سەرچاوی داهات بن بۆ خانەوادەکەیان بەڕام وەکو گوڵ بەشکۆ بە کەرامەت بەخێوەکرێن ئەوە ئەگەڕێتەوە سەر تێگەیشتن و باگراوەند و پەروەردەی خێزان ئەو برابەرێزە با قسەمان بۆ بکات و کۆتایی بەردامەکەی مایکی پێ زۆر باشە فەرمی دەنگ هەیە بەڵێ من مثلنا محەممەد چاوشلی دەستخۆش لە بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر تەواو لە سەردەمی ئێستاە بەڵام ئایا هۆکاری ئێستای ئەو وەزعات هۆکارەکەی چیە لەینی مەسەن ئێستا ئەو مامحازی بەڕێزە ئێستا کە گەیشتە ئەو تەمەنە بەو تەمەنە طبعاً ئێستا ژیانی وەی پڕ مێژوە پڕ خەباتە پڕ یعنی ئەزمونە بەڕاستی چی وەی کرد ئەوە بێتە ئەو خانە بەسەڵاتوە من یەک لە هۆکارە سەرەکیەکان بۆی کە شیرازەی خێزان تەواویتن محیبەت و خۆشەویستیە یعنی باوکێک کە هەر لە قۆناغی یەکەمی کوڕەکەی یان کچەکەی کە لە قۆناغی سەرەتایی دەردەچیتن هەدیەکی ئایپادە ئەو ئایپادەوای لێ دەکات کە خۆشەویستەکەی ئەو بە فکرەی خۆی کە خۆشەویستیە لۆیە کە ناجح بووە مەسەلەن بەڵام نازانی کە دەستەبەری لە زانی خۆشەویستەکەیتی ڕەنگە بەبێ سانسۆر بەبێ هیچ شتێک ئەو ئایپادە کو بەکاردێنی ڕۆژێک لە ڕۆژان لە جاتی و ئایپادە سەفەرێکی پێم بڵێت چی بڵێ بۆی کە ئەمێ ئەوە بڵێم کە لە ناو سەردەمی ئێستاماندا خۆشەویست لە ناو خێزان زۆر لاواز بووە وەکو کورد نا ئەوە هەر بەسەلەن پرسەیەک بیتن لە سوۆشال مەدیا سەر خۆشیەکە لێ دەکاونا ناچی وەکو بەڕێزێک لە دوانەکان وتی خۆشەویستی بۆ بەمە ینی ئەمەش وەکو ئایپادەکەی کە باس دەکرد ینی مناڵەکە ئەگەر ئایپادەکەی بۆ نەکری پێی وایە تۆ باوکیشی باشنی ناتوانین نەکڕ ئەگەنەی کڕی دەفتە عیبە لەبەرەوەی منداڵی برایەکەی ئایپادی هەیە شەرمە ئەگە ئەو لە بۆ منداڵەکەی نەکڕی منداڵەکە لی داوا دەکات دەسەکانی خۆش بێ خانم بەسەریعی جان ئایا ئەو هەست و سۆزەی کەکم بۆتەوە بۆ ئەوە ناگەڕێتەوە کەەوە دایک و باوکەکان خۆشەویستی خۆیان بە منداڵەکانیان نادەن بە شتێکی تر پڕی ئەەکەنەوە ئایا هەر نابێتەوەی کە هاوڕێتی لەگەڵ منداڵەکانیان دروست ناکەن من کە لە تەمەنی
حەف ساڵی و هەشت ساڵیدا بووم کاتێک دەرەچوم هەتا حەزی خوێندنم زیاتر بوو باوکم بووکەڵەیەکی بووەمە کە ڕیانیش شتێکیان کڕێکەوە بەهرەی خۆمی تیا بدۆزمەوە ئێستا بووە بە ئایپاد و بە موبایل کەوا شوێنی خۆشەویستی ئەگرێتەوە لە ناو خێز ڕاستە کەواتە قسەی هەمومان ئەوە بوو بەرنامەکە کاتمان نەما لە کۆتاییە قسەی هەر هەمومان ئەوە بوو کە دیسانەوە شانێکمان بەر تەکنەلۆجیا کەوتەوە شانێکمان بەر ئەوە کەوتەوە کە من هاوخەم نیم کاتێک باوکی هاوڕێیەکمە برێ یا کاتێک کە باوکم نەخۆشە یا کاتێک کە دایکم نەخۆشە ئەوەندەی خەمی ئەومە لە سۆشیال میدیا داینێم یعنی ئەگەر سیرکە ئەگەر تۆ ئەگەر باشترین کوڕبی بۆ باوکێ باشترین کوڕبی بۆ دایکێ بەڵام ئەگەر کۆمەڵی نمایشی سۆشیال میدیا و نەبێ وای لێ هاتووە ناخوا لە کۆتایی بەرنامەکە سوپاس بۆ ئامادەبوونی هەر هەمووتان لە ئایندا بەرنامەی تێروتە سەرتە لەسەر ئەم بابەتە دروست دەکەین و زنجیرەیە بەرنامە لەسەر هەست و سۆزی کۆمەڵایەتی و گرێدانی جارێکی تری کۆمەلگای کوردی و خێزانی کوردی بە هاوکاری جەنابتان بە هاوکاری پیاوانی بە ئەزمموی وەکو جەنابتان بە هاوکاری نمونەی زیینی وەکو جەنابەت من لە کۆتایی بەرنامەکە ئاڵێم کۆمەڵگی کوردی سەرباری هەموو ئەو نەهامەتیانی بەسەری هاتووە بەڵام کۆمەڵگەیەک بوو کە هەمیشە شانازی هەمومان بۆ هاوڕێکانمان لە دەروەی کوردستان بۆ هاوڕێبیانەکانمان ئەو بوو کە ئێمە وڵاتێکین بە خۆشەویستیەوە بەڕێوەچین سەرباری ئەو هەموو نەهامەتی بەسەرمان هاتووە کاک محەممەد باسی کرد هەر کورتێکی ژیانی باس کرد ئەسکەری و دەربەدەری و دوکانناری وەرە و بڕۆ ئەو لە کۆتایی تەمەنی شارۆژەکانی تەمەنیا لە ماڵی بە ساڵاوچوان ژیان بەسەرەبا کەوازە حەسەرباری هەموو دەستخۆشیێکمان بۆ ئەو شوێنە بەڵام ڕوونەکە ئەو شوێنە ئەگەر هەموو خۆشگوزەرانەیەکیشی تیا بێت باوەشی مناڵێکی تیان نیە دەست لە سەرشانی دایکێکی تیان نیە هیوادارم شتێکمان کرد بێت ئەم بابەتە خۆم هەستی پێیەکەم کە ناتوانم ئێستا کۆتایی پێبێنم دیاردەیەکی مەترسیدارە و ئەش لە دەزانی شانازیەکی گەورەیە بۆ ئێمە و دووبارە بەرەو چوونە ناو دنیایەکە کە دنیای ئێمە نییە وەکو کورد هیوادارم هاوپیشەکانم هیوادارم میدیاکانی تر هیوادارم توێژەرە کۆمەڵایەتەکان هونەرمەندان نووسەران سیاسیەکان ئەوەندەی گرنگی بە پرسی نەوت و پەرلەمان و چیوچێن گرنگی بەم بابەتە کۆمەڵایەتیانە بنچکات تا تاچی تەندروست دروست نەبێ بۆ کۆمەلگە ناتوانین کۆمەلگە بەرە و دەوڵەتداری بەری هیوادارم شتێکمان کرد بێ خوا حافیز من بۆم بەرنامەیە لە بەروی ئێوە ناتوانم بچنە دەرەوە من دانیشم لەگەڵتانەوە لەم خوا حافیز ئەزێتان